بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باس خواستی ئەمڕۆماندا باز لە پاراستنی برایەتی دینی دەکەین لە نێوان موسڵماناندا. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا بە تەئکیدی ئاماژە بەوە دەکا و دووپاتی دەکاتەوە کە ئەوە تەنها موسڵمانان و ئیماندارانن برای ڕاستەقینەی یەکتری، واتە هەموو هۆکارەکانی تری گرێدراوی نێوان خەڵکی لە هۆکارە دنیاییەکان، هۆکارە مەزهەبیەکان، هۆکاری زمان و کەلتور و ڕەنگ و هەر شتێکی دیکە، ئەمانە ئەگەر برایەتیش بن برایەتێکی لاواز و کرچ و کاڵن. ئەوەی کە دەمێنێتەوە و ئەوەی ڕاستەقینەیە تەنها و تەنها برایەتی دینیە کە خوای گەورە دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە. ئەبوو ئیدریسی خەولانی کە یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت چوومە مزگەوتی گەورەی دیمەشق لە شام، بینیم گەنجێکی جوان دانیشتووە و خەڵکی وەکو ئەڵقە دەورەیان داوە، لە هەر مەسەلەیەکدا ناکۆک بن ڕوو لەو گەنجە دەکەن و ڕای ئەو پەسەند دەکەن. پرسییم ئەو گەنجە کێیە؟ گوترا ئەوە معازی کوڕی جەبەلی گەورە هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم. بۆ ڕۆژی داهاتوو چوومەوە هەمان مزگەوت و دیم ئەو گەنجە نوێژ دەکا و لەسەری وەستام تا نوێژەکەی تەواو کرد. ڕوبەڕووی چووم و سڵاوم لێ کرد و یەخەی کراسەکەیم گرت و گوتم بەخوای گەورە قەسەم من تۆم زۆر خۆش دەبێ و لە دوێنەوە خۆشەویستیت چۆتە دڵمەوە. معازی کوڕی جەبەلیش گوتی ئایا بەڕاست ئەو خۆشویستنت ڕاستە و ئایا وایە؟ گوتم بەڵێ بەخوا وایە. ئەم جاریش گوتی تخوا وایە؟ گوتم بەخوا وایە و ڕاست بێژیشم. اینجا گوتی دەمشدەت لێبێ من بۆ خۆم گوێم لە پێغەمبەری خوا بووە صلی الله علیه و سلم دەیفەرموو خوای گەورە فەرموویەتی خۆشەویستی من بۆ ئەو کەسانە فەرز دەبێت کە لەبەر خاتری من یەکتریان خۆش دەبێ و لەبەر خاتری من لەگەڵ یەک کۆ دەبنەوە دادەنیشن، لەبەر خاتری من زیارەتی یەکتری دەکەن و لەبەر خاتری منیش بە یەکتر دەبەخشن. ڕەحمەتی خوا لە کاک ئەحمەدی موفتیزادەی شۆڕەسواری کوردان بێ کە دەفەرمێ بەخوا قەسەم خۆم بە شەرمەزارە زانم لە تەحیاتی نوێژدا بڵێم ئەسەلام عەلەینا وعەلا عیباد الله الصالحین، کەچی ڕقم لە موسڵمانێ بێت تەنها لەبەرەوەی لە گروپ و مەزهەب و حیزبەکەی مندانیە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی برایەتی دینی دەکەین و واجبێتی پاراستنی ئەو برایەتیە دینیە دەکەین. ئەوە تا ڕۆژێک ئیمام حەسەن بەنایی دامەزرێنەری ڕێکخراوی ئیخوان المسلمین ڕەحمەتی خوای لێبێ دەچێتە مزگەوتێکەوە سیر دەکا، دوو گەنج لە هەوڵی شەڕ و ناکۆکیدان و یەخەی یەکتریان گرتووە کە لێیان دەپرسەیەکێ لە گەنجەکان دەڵێ من دەڵێم نوێژی تەحیەت المەسجد سنەتی مؤکەدەیە و ئەم گەنجەش دەڵێ نەخێر هەر سنەتێکی ئاساییە. ئیمام حەسەن بەنا بە ڕەحمەت بێ دەفەرمێ کوڕەکانم ئێوە فەرزێکی خواییتان پشتگوێ خستووە کە بریتێ لە برایەتی دینی و نەتان پاراستووە بۆ سنەتێک کەوا هیچ کاتێ لە برایەتی دینیەکە گرنگتر و باشتر نییە. لەگەڵ میوانەکەم تاوتوێی ئەم پرسە دەکەین پاراستنی برایەتی دینی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانیش زۆر سپاس بە ئەو دەرفەتە. بەڵێ مامۆستا برایەتی دینی پێم خۆشە وەکو پێناسە و دەواازەیە بۆ باسەکەمان بزانین برایەتی دینی و برایەتی ئیمانی چییە و قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن پێناسەیان کردووە، چۆن ڕاوەیان کردووە. بله. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سلام و سوز و میهرەبانی خوای پەروەردگار لە سەرجەمبی نەران و هەروەها سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ تەلەڤیزیۆنی بۆ کەناڵی ئاسمانی پێیان. برایەتی ئیمانی یان برایەتی لە نێوان موسڵمانان بریتیە لەو پەیوەندی ڕوحیەی لە نێوان موسڵماناندا هەیە کە لە دەروونەوە قەناعەتیان پێ هەیە پاش ئەوەی کەوا باوەڕیان هێنا و هەروەها ئەو قەناعەت و باوەڕەی ناودڵ لەسەر زمان و لەسەر دەست و لەسەر پێ و لەسەر زمانیان و لەسەر گوێچکەیان ڕنگ دەداتەوە. ئەو پەیوەندیە وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرموێت برایەتی ئیمانی ئەوەی کەوا بە نەفسی ئیمان واجب دەبێت، یعنی کە هەر کەسێک بوو بە ئیماندار
بمجرد أو إيماني كتشون أو إيمان همو أو كساني كوا إيمان دارن لأمتي إسلام ولبيش أمتي إسلاميش باوريان هنا وببيغمبران شوين كوتو راسي بيغمبران بون هر هميان بيكوا قريبستيكي إيماني دروز دبيت. وابن تيمية دفرميد أو براتيا هر وكو چون نويج روج واجبة أويش بهمان شيوة واجبة وهروها پێویستە پارێزگاری لێ بکەن هەروەکو چۆن پارێزگاری لە پەیمانەکانیان دەکەن با گرێبەستێکی ڕەسمیش نەبێ لەگەڵ کەسی ئیماندار و کەسەکانی تر کەواتە ئەو پەیوەندی ڕۆحیەیە کە بە مجەڕەدی ئیمان لە نێوان ئیمانداران و سەرجەم ئیماندارانی تر دروست دەبێت چ لە مسلمانان بەڵکو زانایان ئاماژیان بۆ کردووە برایەتی هەڵدەکشێت و بەڵکو درێژ دەبێتەوە بۆ هەموو گەرانی تر و بەڵکو هەڵدەکشێ بۆ ئەو ئیماندارانەی کەوا ئیمانداری ڕاستن لە فریشتەکان بێگومان هەمویان ئیمانداری ڕاستن و لە جنۆکە ڕاستە ئیماندارەکانیش برایەتی لەگەڵ ئەوانیش پێویستە مسلمان ڕەچاوی بکات. زۆر باشە دکتۆریان پێگەی ئەو برایەتیە لە قورئان و فەرمودەدا چیە یان چۆن لە قورئان و فەرمودەدا باز لە پێگە و گەورەی و کاریگەری و گرنگی ئەو برایەتیە دینیەمان بۆ کراوە؟ لا بەڵێ لە سەرەتای ئەو ئاەتەی کە بەڕێزت خوێنتەوە خوای گەورە کە فەرمووی ئینەمە المؤمنون ئیخوە ئینەما زانیان فەرموویانە ئەداتی حەسرە واتە برایەتی ڕاستەقینە بەڕاستی تەنها کۆ دەبێتەوە لە نێوان ئیماندارانن ئیمانداران برای یەکتری ڕاستن ئەو برایەتە لە دنیادا پێویستە ممارەسەی بکەن و هەروەها ئەو برایەتە درێژ دەبێتەوە بۆ قیامەتیش وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێت الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين ئەوانەی یەکتریان خۆشویستوە شەیدای یەکتری بوون هەمویان دەبن بە دوژمنی یەکتری تەنها ئیماندار و متتەقی و پارێزەرانی ڕاز نەبن. ئاەتێکەیە کە زۆر جار ئێمە دەیخوێنینەوە وا دەزانین باسی گەورەی فریشتەکان دەکات بەڵام لە ڕاستیدا زانایان ئەوەشیان بە جوانی لێوەرگرتووە کە فەرموویانە ئەوە برایەتی نێوان ئیمانداران و هەروەها لەگەڵ فریشتەکان دەگەیەنێت ئاستی ئەوە دەردەخات کە فریشتەکان چەندە ڕاستن لە ممارەسەی برایەتی لەگەڵ ئیمانداران لەو ئاەتەی سوورەتی غافر کە خوا دەفەرمێت الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ئەو فریشتانەی کە خوا شەڕەفی ئەوەی پێداون عرشی خوای پەروەردگار هەڵبگرن ئەوانە تەسبیحی خوای گەورە دەکەن خوا بە پاک ڕادەگرن هەمیشە دەڵێن سبحان الله و هەروەها باوەڕیان بەخوا هەیە هەمیشە و داوای لێخۆشبوون بۆ براو خوشکە ئیماندارەکانیان دەکەن کە دەڵێن ربنا وسعت كل شيء رحمة وعلما پەروەرێنە زانست و ڕەحمەت و سۆزیت و بەشی هەموو شتێکی کردو هەموو شتێکی داگیر کردووە کەواتە فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم پەروەرێنە لێیان خۆش بە ئەوانەی کە بۆ لای تو گەڕاونەوە و ڕێبازی ئیسلام و ڕێبازی پێغەمبەریان گرتووە هەروەها لە ئاگری دۆزەخ بیان پارێزە و ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم پەروەرێنە ئەو بەڵێنێکەوە پێدابوون بیان بەیە بەهەشت بیان خەناو بەهەشت ومن صلح من آبائهم وأواني باشن لباوكي إيمان داران وأزواجهم وخيزانكانيان وذرياتهم وهروها لنوكانيان إنك أنت العزيز الحكيم وقهم السيئات ومن تقي السيئات يومئذ فقد رحمت وذلك هو الفوز العظيم سير دكي ليرة دا خوش ويستان مدتوانين لە ڕاستیدا ینی لە فریشتەکانەوە فێری ممارەسەیەکی جوانی برایەتی بین کە پێگەیەکی زۆر گەورەیان هەیە عەرشی خوای پەروەردگاریان هەڵگرتووە لە دەوری عەرشی خوای پەروەردگار وەکو پەپولە بە دەوری مۆمدا دەسووتێن و دێن و دەچن لەگەڵ ئەوەش ئەو پێگە گەورە وای کردووە وای لێ نەکردوونکەوە ئیماندارانیان لەبیر بچێتەوە ئەو ئیماندارانی ڕەنگە ئیماندارێک حەمباڵێک بێت جوتیارێک بێ خوێندەوارێک بێت تەقوای زۆر بێ یا زۆر نەبێ کەچی فریشتەکان دوعا نەک تەنها بۆ ئەو ئیمانداران دەکەن دوعا بۆ پاڕانەوە بۆ سەرجەم ئیماندارەکان و هەروەها باوکانیان و هەروەها خێزانەکانیان و هەروەها نەوەکانیان دەکەن لە ڕاستیدا پێویستە ئیماندار بەو شێوە پاک بێت ئەو نمونەی کە هێناشتەوە بەڕێزت نمونەکەی مامۆستا ئەحمەدی موفتیزادە هەزار ڕەحمەت لە ڕوح و گیانی خوای پەروەردگار ڕوحی شاد بکات و تۆڵەی بستێنێتەوە کە دەفەرموێت یعنی ئینسان
إنسان شرم دكا بڵێ السلام علينا وعلى عباد الله الصالحين يعني دڵی گەردی تێدا بێت دڵی ڕق و کینەی تێدا بێت بەرامبەر ئەو کەسانێکەوە هەمان بیر و باوەڕ و عەقیدە و پەرستش دەکەن و هەروەها ڕووگەیان کەعبەیە و هەروەها پێشەوایان محەممەد صلى الله عليه وسلم پەیامەکەشیان قورئانی پیرۆزە کەواتە پێگەیەکی ئەو پەڕی گەورەی هەیە لە قورئانی پیرۆزدا پێویستە ئیمانداران هەروەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە سەرەتا باسمان کرد چۆن پارێزگاری لە نوێژ و ڕۆژویان دەکەن پارێزگاری لە برایەتی ئیمانداریش بکەن یعنی بەداخەوە زۆر خەڵکی وا دەزانن سەلە ئیسلامەتی و ئیمانداری تەنها نوێژە ڕۆژووە حەجە ئەوەی تر کەسێکی ئەنانی بێ کەسێکی حەسوود بێ زمانی پارێزراو نەبێ هیچ لە گۆڕە نییە نەخێر ئەو نوێژ و ڕۆژۆ زۆر گرنگە بەمەرجێک ئەو نوێژ و ڕۆژوە کارا بێت و هەروەها ڕنگدانەوەی ئەرێنی هەبێت لەسەر ڕەوشت و ئاکارەکانی ئەو ئیماندارە بەرامبەر سەرجەم مسلمانان نەک سەرجەم مسلمانان بەڵکو سەرجەم بوونەوەرەکانی خوای گەورە سوبحانەه وتعالە. زۆر باشە دکتۆر حکمی برایەتی دینی لە نێوان مسلماناندا چییە؟ بۆچی ینی لەگەڵ ئەوەشدا کە جەنابە داماژت پێ کرد کە لە گوتەیەکی ئیبن تەیمیەوە بە ڕەحمەت بێ باز لە واجبێتی و فەرزێتی برایەتی دینەکە بەڵام ئێمە تا ئێستا وا بە کرچووکاڵی گرتومانەکە پێشمان وایە لە سونەتێکی ئاسایی خواردرە پێم خۆشە لەبارەی حکمی برایەتی دینیەوە بپرسم. بەڵێ بێگومان برایەتی ئیمانداری برایەتی لە نێوان ئیمانداران واجبە هەر کەسێک کە ئیمانی هێنا یعنی بە مجرڕدی ئەوەی کەسێک کە دەڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله باوەڕی بە پایەکانی ئیمان هەیە ممارەسەی ئیسلام دەکا برایەتی واجبە یعنی ئینجا ئێمە دەڵێن برایەتی ئەو دەستەواشە بەکاردێنین بۆ خوشکانیشمانە یعنی ئەوانیش خوشکی ئێمەن یعنی هەر کەسێک کەوا دێتە ناو بازنەی ئیمان و بازنەی ئیسلام هەمویان برا و خوشکی ئێمن هەمویان برا و خوشکی ئێمن خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئیماندارانی پیاوان و ئافرەت هەند ئەوانە وەلی و سەرپەرشتی و پشتیوانی یەکترین و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت المؤمن أخو المسلم أخو المسلم لا يخذله ولا يسلم ئیماندار برای ئیماندارە مسلمان برای مسلمانە و هەروەها خوشکەکانیش دەگرێتەوە ئەوانە سەرشۆڕی ناکەن و تەسلیمی بێگانەکان و بێباوەڕانی ناکەن کەواتە نابێ ئێمە تەنها لە کاتی خۆشی برا و خوشکی ئیماندارمان بووێ بەڵکو پێویستە لە کاتی ناخۆشیشدا ئێمە لە موقفدا نەیان دۆڕێنین لە موقفدا لێیان نەدەین بەڵکو لە شوێنێکەوە دانیشتوین برایەکی منی لێیە خوشکێکی منی لێیە غەیبەتی دەکرێت لەو کاتە دیفاعی لێ بکەم هەروەکو چۆن ئەو فریشتانە کە ئاەتەکەمان خوێندەوە لەو پێگە بەرزەی خوای گەورە پێی بەخشیون لەوێ ئێمەیان بەبیرە خوای پەروەردگار کە باسی فەزلی مهاجرین دەکا باسییان دەکا دوای ئەوە فەزلی ئەنساریش باز دەکا دوای واجبی ئیمانداران دێنێتەوە لە پاش مهاجرین و ئەنسار دەفەرمێت والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم ئەوانەی لە پاش مهاجرین و ئەنسار دێن دەڵێن پەروەرێنە لە ئێمە خۆش بە لەو ئیماندارانی کەوا لە پێش ئێمەش ڕۆیشتون لە ئێمە و لەوانیش خۆش بە و هەروەها ئێمەش بپارێزە و عاقبەتی ئێمەش خێر بکە کەواتە ئەو پێگە و یعنی عینی حکمەکە واجبە بێگومان عینی حکمەکە واجبە و هەر کەسێک ممارەسەی برایەتی نەکات و بەڵکو خۆی تەسلیمی هەندێک قین و ڕق بکات کەوا بەداخەوە ئەوڕۆ زۆر جار یعنی مسلمانان بە ناوی حیزبەتی بە ناوی مەزهەب بە ناوی بۆچوونی جیاجیا زۆر شت کە خوای گەورە لە قورئان و لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقەطعی حرامی کردووە مسلمانان ئاگایان لە خۆیان نییە بە تایبەتی لە کاتی ممارەسەی هەڵبژاردنەکان دینی خۆیان و ئەخلاق و ڕەوشت و زمانی خۆیان دەڕوشێنن ئەو دەرگایانە بۆ خۆیان حەڵال دەکەن لە کاتێکدا بەقەطعی حرامن ئەگەر سەیری ممارەسەی سەحابەکان بکەی سەیری ممارەسەی تابعین بکەی کە دەبینی چەندە لە کاتی دوژمنایەتیش لە کاتی ئەوەی کەوا بۆچوونی جیاوازیان هەبێت یعنی پارێزگاریان لە برایەتی یەکتری کردووە دەڵێن ئەو ڕۆژەی کەوا دایکی مسلمانان عائیشە کە بێگومان زانیان دەفەرمون لەوەدا سەرکەوت و یعنی ئیسابەی نەکردووە دایکی مسلمانان ئیجتیهادێکی کردووە ئیسابەی نەکردووە دێت یعنی بجەنگێ لەگەڵ عەلی کوڕی ئەبی طالب لە کاتێکدا سواری حوشترێک بووە کە
لە دوورەوە دەیبینێت ناڵێت يعني دای بەزێتە سەر بڵێ ئەوە دوژمنی منە دەفەرمێت والله إنها لزوجته في الدنيا والآخرة دەفەرمێ ئەو ئافرەتەی دەبینن هاتووە لەگەڵ من بجەنگێت والله ئەوە خێزانی پێغەمبەرە لە دنیا و لە دوا ڕۆژیش دایکی ئیماندارانە و خێزانی پێغەمبەر صلى الله عليه وسلم کەواتە چۆن مسلمانان يعني لە هەندێک کاتدا کە بێکیشەوە هەندێک يعني بۆچوونی جیاوازیان هەبێت بەڵام پێگەی برایەتی ئەو دیواری با برایەتی ژووری برایەتی يعني قالبی برایەتیان هەر لە دەست نەداوە هەستیان پێکردو برا و خوشکی یەکتری. زۆر باشە دکتۆریان هۆکار چییە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئاسانترین شێوە دڵ و دەروونەکانی پاکردەوە و کردنی بە برای یەکتر ئەوە تا دەبینین مهاجیر و ئەنسار ئەوس و خەزرەجی شەڕی چەند ساڵەی پێکوژاندنەوە و ئاشتەوایی خستە نێوانیان و بۆچی لەم سەردەمەدا ئێمە ئەو ناکۆکیانەی کە لەو سەردەمەدا هەبووە کەمترن تەنانەت لەسەر کۆمەڵەشتی لاوەکین بەڵام بۆچی برایەتە دینیەکە لەم سەردەما زۆر قورس و ئاڵۆز و ناڕەحەت بۆیانی. بله لراستي دا يعني هو كاركية كان بركتي بيغمبر صلى الله عليه وسلم وأو بركة لبردستي إيمج داماوي يعني أويك بيغمبر صلى الله عليه وسلم تواني هاولاني لسر پروردكا لسر بها قوركاني خوا پرستي وهروها يكترويستن لرقاي قرآني بيروز وسنتي باكي بيغمبر صلى الله عليه وسلم كارتو كان لبردستي إيمن يعني وكو إمام ترمذي ككتابك خوي تواوكر الجامع في سنن المصطفى صلى الله عليه وسلم فرمي من كان في بيته هذا الكتاب فكأن في بيته نبي يتكلم فرمي هركسك أو كتابي من أو كمنكم كردوتو لفرمو دكاني بيغمبر صلى الله عليه وسلم لما لي دا بوكو لما لي دا بيغمبرك بيتو بدويت قصب كالقليان كواتا لراسي دا أو دو أمرازاني بدستو بو قرآن وسنتي بيغمبر صلى الله عليه وسلم أو جار بيغمبر صلى الله عليه وسلم زور هولي دا هاولان لسر أو پروردكات هميشه ممارسي جياني دنيان كان بلام تشاويان ببرن رزامندي خوا وقشتن برزامندي خوا وهروها لقل بيغمبر بن صلى الله عليه وسلم يعني كخواي پروردگار دا فرميت هو الذي وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بينهم ولكن الله ألف بين قلوبهم ده فرميت أوا أجر همو دنيات خرج كرد بأي محمد صلى الله عليه وسلم ندتواني مسلمانا بويك بيني وأوس خزراج كدجمناتي صاليان هبو ندتواني بويك يان بيني ومجر أويك خواه هدايتي دان كواتا أو خواه إيمان داران لقلب إيمان داريتك راست أو إيمان دارانا بو يقدين توا بلان بداخوا إما أو روزورشتي لاوكي من بو ليبو بشتي جوهري وشتي جوهري من ليبو بشتي لاوكي يعني زور جار كقصدك لقل إيمان دارك ضل برام خوشكم خود بپارێزە لە فەیسبوک دەبینین يعني خەڵکانێک تانە و تەشەر لە یەکتری دەدەن قسە بە یەکتری دەڵێن لەسەر ئەدنا مووقفی سیاسی جیاواز دادەبەست لەسەر یەکتری ئەوە بازنەی ئیمانداریە یان ئەگەر یعنی وەڵامت نادەنەوە بەڵام لە کاتێکدا ئەگەر پێدەچێت بەرپرسێکی حیزبیان داوای شتێکی وایان لێ بکە بڵێ بڕۆ شتێکی ئاوا بنووسە یعنی بەداخۆ من وا دەزانم کەسانی لەو جۆرەش نەبڕنەگە ئەو کەسانە تەسەڕوفی کەسێتیان هەبێت دەبینین ئیمانداران ئەوڕۆ چۆن پۆل بوون بەش بوون وەکو گۆشتی خێرەیان لێ هاتووە لە نێوان گەلانی جیهان دەبینی حتا بەداخەوە ئەوروپیەکان یعنی باوەڕ بکە ئینگلیز و فەڕەنسیەکان ڕووباری خوێن هەیە لە مێژوو لە نێوانیاندا ئێستاش یاسای جیاوازیان هەیە لە نێوان وڵاتەکان بەڵام هەرتووکیان یعنی لە زۆر شتدا هەتا 1-2 ساڵ پێشێستا لە ئیتیحادی ئەوروپی بەیەکەوە کۆ بوون زۆربەی یعنی جیهان لە چەند گرێبەستێکدا کۆ دەبنەوە کەچی ئیمانداران یەخوا دەناسن پێغەمبەرێک دەناسن صلی الله علیه وسلم باوەڕیان پێ هەیە قیبلەیەکە کەعبەیەکە ئیمانداران یعنی ممارسەی ئەو برایەتیە زۆر بەلاوازی دەکەن کەواتە دەتوانین بڵێن ئەو پرسیاری جنابەت کە لە ڕاستیدا يعني کاڵبوونەوەی ئەو بەها گەورەیە و نەترسان و حیساب بۆ نەکردنی ئەو قسەیەکەوە ئێمە دەیکەین کە خوا دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد بەخوا من هەر شۆنێک باسی برایەکەم باسی خوشکێکم بکەم يعني ئەوە فریشتەی ڕاست و شەب هەمووی تۆمار دەکەن و هیچ وەدەرناخەن و هیچ شتێکیان لەبیر ناچێتەوە ما كان ربك نسيا خوای تۆ هیچی لەبیر ناچێتەوە هەمووی تۆمار دەکا فمن يعمل
يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. يعني توسقال زريك لخير ولا شر يعني هموش تيك تمار دكريت كواتا حتى زانان فرميانا لقورترين غيبت أويا كبرانبر كسيك دانشتبي مدحي خود كيما بس غيبتي أو بيد يعني بون منابلي والله من هتا استا من دالكانم زور باريز راون ما بس أو بك من دالكاني أو توشي هلبون أو يعني زانان دفرمون دلشكاندني كي زور قورتي دايتان أو تشري لو كست دايا كم باسي خوش دكي باسي أو ناكي تشجاي أوي كوا بأشكرا يعني من قسبه بليم أو قسبم بمن بلي قماني خرافا بوهو بلا خلكي باسي بكم تانا وتشري لبدم أو تشي إيمانك تشي إسلامك تشي ربازك محمد صلى الله عليه وسلم شون رومان دي إيما لروج قيامت دا برو حوزي بيغمبر هنقابرين كبلين إيمش إن شاء الله شون كوتو أو بيغمبرين با بترسين لويك فريشتكان إيما بقيرنا وروج قيامت أواني تانا وتشار حسودي من هي دل برلقين برانبر إيمان داران كدواي بلين باش أخو إيمش أمتي أو بيغمبروين صلى الله عليه وسلم دواي فريشتكان ببيغمبر بلين لا إنك لا تدري ما أحدث بعدك أتنازاني أي محمد صلى الله عليه وسلم أو إيمان دارانا خويا بمسلمان دزاني بس نازاني شي شتيكيان لباشتو لقل يكتري حلال كرت زور باشا دكتوريان بيقومان زور جار وكو آياتك كتنابش فرمو ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا واتباك بونوي دلو درونو باكي ناخ وكاري زياتر بو دروزبوني ام پەیوەندیە وەکوڵێ زۆر جار ناخێشتا پڕ لە بوغز و کینێ بەرامبەر بە مسلمانان بەڵام ڕوبەڕوو پێکەنین و زەردەخەنە و تەوقەکردن و باوەش بە یەکتاکردن هەیە تا چەند پێویستە لە برایەتی دینیدا بەر لە هەموو شتێ دڵ ئامادەیی تێدا بێ و دڵ پاک ببێتەوە و دڵ خاڵی بێت لە ڕق و بوغز و کینە بەرامبەر بە مسلمانان بێگومان ئەو پێویستە لە ئەو پەڕی ئازدابن مسلمانان کە گوتیان هاتنە ناو بازنەی ئیمان و ئیسلام ئێمە دەزانین ئیمان و ئیسلام بە تایبەتی ئیمان شوێنەکەی دڵە يعني دڵ دڕازێنێتەوە پێویستە دڵەکان گەشت بنەوە بە ئیمان پێویستە دڵەکان عەرشی خۆشەویستی خوا و خۆشەویستی ئیمانداران بن بە هەموویان یعنی ئەجا بەداخەوە خۆ برای بەڕێز یعنی ئەوڕۆ مسلمانان یعنی زۆریان تەنها لەگەڵ مسلمانانی زیندوو سەنگەریان نەبەستووە مسلمانانێکی دەروون دۆڕاومان هەیە مسلمانانێکمان هەیە کەوا بۆ خۆیان هەموو لاشەیان پڕە لە هەڵە و پەڵە و لەسەر پێچی وبلكو لحتى نقلا بها إيماني كان بلكو بها مرفاتي كانش كتيان دا هندك خلق بيعيب بلا بهاي إسلامي وضل بهاي مرفاتي أويش أنت دانيا كتي زور بشرمانة وبأدبانا رودكات صحابي بيغمر صلى الله عليه وسلم تانا وتشريان لددا قصي خرابيان بيضلي حتى آمادي قصي بخيزانا كاني بيغمر بلي صلى الله عليه وسلم كواتل راسي دا أوانا ضليان كرمية ضليان برل جنگا أو آتيك خوا باسي إيمان داراني باش مهاجرين وأنصار دكا ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم پەروەرێنە دڵمان پڕ لە قین و لە بوغز نەکەی لە بەرامبەر ئیمانداران لە ڕاستی ئەو ئیماندارانە دڵیان پڕ لە قین و بوغزە کەواتە ئەوە چ ئیمانێکە چ ئیسلامەتیەکە کە نەیتوانی بێت دڵەکانمان پاک کاتەوە دڵەکانمان یعنی فریشتە ئاسالێ نەکات بێگەرد بن لەگەڵ ئیمانداران زۆر لە مسلمانان یعنی دەبینی هەموو شتێک لە بەرامبەر یەکتری حەڵال دەکەن لە کاتێکدا سەحابەکان چۆن بوون لەگەڵ یەکتری سەحابەکان یعنی دەڵێ حتى جاول لنوان زانیانیش دا زۆر جار کێ بڕکێ کێ ئەوە بەدەست دێنێت و کێ دەچێت ئەو سەر تەلەڤیزیۆن و کێ ئەوە بە شوێنی خۆی دەگرێت لە کاتێکدا سەحابەکان یعنی تابعیەکان دەجێڕنەوە دەڵێن والله پرسیارمان کردووە لە سەحابە لە ئیبن مەسعودمان دەست پێ کرد وتێتی بڕۆن بۆ لای ئیبن عەباس ئیبن عەباس وتێتی بڕۆن بۆ لای ئیبن عومەر گەڕاوەتەوە هەر هەموویان گوتێ نابڕۆ بۆ لای ئەوی تر یعنی هەموویان ئەوی تری لە ئەوی تر بەشیان زانیوە ابن عباس يعني دقاتا كسكوا لخوي قبرتري ضلتو لمن قبرتري وزاناي أبيش ضل نخيرتو موساي بيغمبري صلى الله عليه وسلم يعني سير دكي مسلمانان شون فضل يكتري دردخن
مسلمانان چۆن دڵسۆزن بۆ یەکتری یعنی یەکێک لەو مافانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر دڵسۆز بێ یعنی وئذا استنصحك فانصح له ئەگەر داوای دڵسۆزی لێ کردی دڵسۆز بە بۆی یعنی شتی لێ مەشارەوە تا نەوتە شەری لێ مەدا پاشقولی لێ مەگرە لە مووقفی سیاسی لە معاملە بەداخەوە ئەوەی ئێستا ینی زۆر جار ینی بەداخەوە ڕەنگە زانایان پسپۆڕان لە زانستە شەریعەکان ئێمە ئەو بەها لە لامان کاڵ بێتەوە هەر خوا دەزانی ئەوڕۆ ناو کۆمەڵگامان نێو زۆر لە برا بازرگانەکان برا پزیشکەکان برا ئەکادیمیەکان کە دەڵێن برا مەبەسمان خوشکانیشە برا ئیعلامیەکان و ئەو برانێکەوە ممارەسەی حیزبایەتی دەکەن چەندە شتە حرامەکان بۆ یەکتری حەڵاڵ دەکەن چەندە ئەو مافانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لە ئێمە کردووە کە ممارەسەی برایەتی پێ بکەین ئەو مافانە ببەخشین بە برا و خوشکی مسلمانان بەڵام چەندە زەوتیان لە یەکتری کردووە چەندە ئەنانیەت لە نێوانیاندا هەیە چەندە خێری یەکتریان ناوێت یعنی ئێمە دەزانین کەوا ڕۆزی لە نێوان بەندەکاندا دابەش کراوە ئەوەی کەوا دابەشیشی دەکا خوایە سبحانه وتعالى ئەهم یەقسیمونە ڕەحمەتە ڕەبیک ئایا ئەوان سۆزی خوا دابەش دەکەن یعنی وەکو بڵێ خەڵکانێک وا بزان ڕۆزی لەدەست ئەواندایە بازرگانێک وەکالەتی شتێکی هەیە یان دوکانی شتێکی هەیە ئەگەر دراوسێکەشی هێنای ئەوە وەکو بڵێ ئیعلانی حربی لەگەڵ دەکات ئەی پێویستە با بزانن ئەو مشتریانی کەوا دێن بۆ لایەن ئەوە ڕزقی خوای پەروەردگارە هەر کەسا بە گوێرەی خۆی ڕزق و ڕۆزی دابەش دەکات یعنی بەداخەوە ئەو مافانایان ئەو بەهانە زۆر کاڵبوونەوە ئیبن عومەر ڕزای خوای لێبێت دەیفەرموو واللهی ئێمە کاتێکە بوو لە خزمەت پێغەمبەر بووین صلی الله عليه وسلم ئێمە نەمان دەزانی کەوا ئەو دینارەی لە باخەڵم دینارێ عنی مسقالێک ئاڵتون و کاتە بە ئاڵتون شت کراوە ئەو دینارێکەوە لە باخەڵی مندا بوو وام نەزانیوەکەوا من مافم زیاتر لە براکەم بەسەریەوە بەڵام دەڵێ ئێستا ئێمە لە سەردەمێکدای واللهی دینارێک و درهەمێکمان پێ لە مسلمانێک گەورەترە یان پیاوێک هات بۆ لای ئەبوو هۆرێرە ڕزای خوای لێبێ گوتی من هاتوومەتم زۆر خۆش دەوێ دەمەوێت ببم بە برای ڕاستی تو گوتی ها سەیرکە کە دەتەوێت ببی بە برای من پێویستە پارەی خۆت یعنی وانەزانی کەوا من مافم بەسەر پارەی تۆ نییە منیش مافم بەسەریەوەیەتی کەچی سیر دەکەی ئەوڕۆ ئیمانداران لە هەندێک وڵاتی ئیسلامی چۆن یعنی لاز و گەزاف بە پارەوە لێ دەدرێ بە دەعوەتی زۆر گەورە دوای ئەوە پاژماوەکەی دەڕژێت براو خوشکانمان لە ئەفریقیا زۆر لە براو خوشکانمان هەیە ڕۆژانە ئەگەر دۆلارێکیان بۆ سەرف بکرێت یعنی 1500 یان 1000 دینارێک ئەو ڕۆژە لە برسان نامرن يعني لە ڕاستیدا ئێمە بێگومان هەموو مرۆڤایەتی پێویستە عارەقەی شەرم بڕێژێ بەرامبەر هەژاران لەسەر زەوی لە کاتێکدا زانایان پسپۆڕان لە ئابووری دەڵێن ڕۆژانە بەلای کەم سەدا چلی بەرهەمهێنراوی خۆراک دەخرێتە ناو زەریاکان بۆ ئەوەی نرخی کۆمپانیەکان دانەبەزێت و شتەکەڵە کە بۆکانیان نەکەوێتە ناو بازار یعنی ئەوەی کە دەیخەنە ناو دەریاکان ئەگەر بێن تۆزێک مرۆڤ دۆستی بەکاربێن وەکو خۆیان دەڵێن بەڵام ڕاز ناکەن هەروەکو ممارەسەی ئیسلام ناکەن ممارەسەی مرۆڤ دۆستیش ناکەن دەبینین ڕۆژانە چەندەها هەژار لە ئەفریقیا لە بۆڕما لە هیندستان لە وڵاتانە لە برسان دەمرێت و کەس ئاگای لێ نییە ئایا ئێمە دەزانین چ لە وڵاتی سووریا دەگوزارێت لە برسان خەڵکانێک بە ناوی ئیسلامیش خۆیان تەسلیمی دوژمنانی ئیسلام کردووە ئەو گەلەیان چۆن بە فەتار و بەناحەق برد ئێمە دەزانین زۆر ناوچەی کوردستان و عێراقی چه هەژاریەکیان تێدایە بەڵکو حتا لە کوردستانیش یعنی زۆر جار وەکو ئێمە ئەوانەی کە یعنی مامۆسای ئاینی یان کەسێک گومانی باشمان پێدەبا هەواڵمان بۆ دێنێت یعنی چه هەژارێکەیە لەو وڵاتە بەڵام دۆڵەمەندان ئەوە لە چی سەرف دەکەنە وەڵا کوڕەکەم نەچووە بۆ تورکیا و بۆ ئەوێ دەبێت پارەی لێ سەرف بکەی خێزان هەیە پیرۆزیان بێت عافێتیان بێ گەشتەکانیان کە دەڕۆن دووسێ دەفتەر سەرف دەکەن لە هاوین بەڵام بابزانن والله وەکو ئیمامی جوەینی حەرەمەین فەرمووی واللهی ئەگەر لە ئەو سەری دنیا مسلمانێک لە برسا بمرێت والله هەرچی ئیماندارە بەرامبەری خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا دەیوەستێنێ بۆیە ئیبن عومەر لە کۆتایی ئەو فەرمودەی خۆی ئەو قسەی خۆی فەرمووی والله لە ڕۆژی قیامەتدا وەکو ئیمام بوخاری لە الئەدەب المفرددا لێگەڕاوەتەوە دەفەرمێت لە ڕۆژی قیامەت زۆر دراوسێ دامێنی دراوسێکەیان دەگرن و
دەی بەنەبەر عەرشی قاپی خوای پەروەردگار و دادگای خوای گەورە دەڵێ خوایە من داوای شتێکم لێ کرد دراوسێن بوو بەڵام دەرگای بەڕوودا داخستم و ئامادە نەبوو هاوکاریم بکە کەواتە ئێمە لە چ حاڵێکدا دەژین ئێمە بۆ گەشتوینە ئەو ئاستا خۆ ئەو خوا هەر خوای ئێمەیە ئێمە ئەگەر سەیری زۆر جاری عنی خەڵکانێک دەڵێ وەڵا ئەوە تاوانبارە من ئاگام لێ نییە نابێ ئاگام لێ بێ نا یعنی بە گوێرەی ئەگەر بزانی ئەوەی کە پێی دەدەی ئەو چاکەی لەگەڵی دەکەی هاوکاری خراپەکەی ناکەی پێویستە ئێمە هەر لەگەڵی برایەتێکەکەمان لەگەڵی بەردەوام بێت زۆر باشە دکتۆرگیان بێگومان ئەوروپا لە لەتکردن و پارچە پارچەکردنی دەوڵەتی خلافەی ئیسلامیدا زۆر ئاقلانە توانی لە ڕێی زەخکردنەوە و زیندووکردنەوەی هەستی نەتەوایەتی و قەومیەت و سیکۆلاریزم دەوڵەتەکان لە یەک وەکو چۆن دوایش توانی دڵودەرونی مسلمانان لە ئازیەکە وەکۆڵێ کرمێ بکە تورک و فارس و عەرەب و بەربەر و ئەرمەن و ئەمانە وەکۆڵێ لە ئاستیەکە دڵودەرونیان گۆڕا ئایا لە کاتی زەقبوونەوەی هۆکارەکانی ڕەگەز و زمان و ڕنگ و کۆمەڵە شتی دیکە مەزهەب و حیزب هاتنەوە یام دروستکردنەوە و چاندنی برایەتی دینی شتێکی ئاسانە یام چۆن برایەتی دینی دەتوانێت جێ بەم شتە هۆکارە لاوەکیانە لێش بکە و خۆی جێی ئەوانە بگرێتەوە بەڵێ يعني فعلا أوروبا وروش بشوازك قشتي ودولة زل هيزكان توانيان أو إيجابياتان لنوان أمتي إسلامي داهية كأمة غافل بو بكاريان بينين لدجي إسلام خوي هبوني نتوكان أو النشانك للنشانكان خوي جورا سبحانه وتعالى ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا وجعل بينكم ومن آياته نعم اختلاف ألسنتكم وألوانكم يعني أولا نشانكان خوايا أو زمانة بارتا غوشتك بلا من بكردي دويم أو بتشيني أو بفارسي أو بتركي أو بعربي أو بأوردو وهروها بزمانكان ترش أو نشانيك خوايا ئێمە دەتوانین بە هەموو ئەو زمانانە ستایشی خوا بکەین سبحانه وتعالى جوانیەکانی پەیامی خوا و فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربخەین و ئەو زمانانە و ئەو هێز گەلانە هەر یەکە لە شوێنی خۆی ئیسلامەتی بگەێنێ ئەو گەلانەی لە پشت خۆیانن لە سەرەتای ئیسلام داوا بوو ئەوانە هەمویان یعنی ئیسلام لە جەزیرەت العەرەب دابوو نیمچە دورگەی عەرەبی دوای ئەوە هاتە سووریا هاتە عێراق هات لەوانە یعنی پەلی هاویش بۆ هەموو جیهان ئەوە لە کاتێکدا بکەوە ئیسلام دەیتوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بلالی حەبەشی سوهەیبی ڕۆمی گابانی کوردی ئەوانە بەیەکەوە کۆ بکاتەوە هەر یەکەش بگەڕێتەوە ینی بێت ینی سوود ببینێ لەوەی کەوە گەلی خۆی بێنێتە ناو ئیسلام بەڵام دوژمنان هاتن ئەو شتانەیان لە دژی ئێمە بەکارهێنا لە کاتێکدا بۆ خۆیان ممارەسەی ئەو شتانە بە جوانی دەکەن یعنی ئەو شتانە حتا هەبوونی حیزبیش یعنی خۆی حیزب کەدا دەمەزرێت يعني پێویستە چەند خەتێکی سوور هەبێ لە وڵاتدا چەند یعنی خطوط عریضە هەبێ ئەوانە لە نێوان هەموو گەلدا بەشدار بن هەندێک شتە بێ کەس خۆی لێ نەدا وەکو عەقید و بیر و باوەڕ ئەخلاق و بەها جوانەکان دوای ئەوە هەر حیزبە ئەندامانی خۆی لەسەر شێوازێک کۆ دەکاتەوە پەروەردە دەکات بۆ ئەوەی بەیانی بتوانێت ئەگەر حکمی بەدەستکەوت خزمەتی وڵاتی پێ بکات بەڵام ئێستا هەموو شتەکان پێچەوانە بوونەوە حیزب بۆ دژایەتی وڵات بەکاردەهێنرێ حیزب بۆ پارچە پارچەکردنی کۆمەلگا بەکاردێت زمانەکان بۆ بەکاردێن پێکیان دادەن من لە زانکۆیەکی بەریتانیا بووم ڕۆژێک ئێمەیان داوەت کرد بۆ ئەوەی ئامادە بین لە ئاهەنگی یەکێتی قوتابیانی ئەو زانکۆیە زانکۆی کۆڤنتری لە باکووری ڕۆژئاوای بەریتانیا ئێمە بەشداری ئەو کۆبوونەوەمان کرد یعنی کەچین دانیشتین سەرۆکی یەکێتی قوتابیانی ئەو وڵاتە گەنجێکی نەجیری بوو مسلمانیش بوو جێگرەکەشی هەر ئەفریقی بوو کەسی سێم کە هات قسەی کرد کچێکی ئیتالی بوو کەسی چوارم کەسێکی ئینگلیز بوو يعني سير ذلك أوروبا وحتى أمريكا روش آوا شون سود لهمو تواناكاني أو كسانا دبينين كدشنا أوي يعني برادركم قلت بابم ما مساي زماني عربي بو كتشوى بريطانيا تاقي كرنوان بيكل لزانكو آستيكي زور قوري قلت أنا تو آستي إيوة تيلير درس بلاي والله بكالوريوس تيورا أو مخطوطة بخود بينا تحقيق بكين ما سرد بيدين يكسدد كين بماموستا
يعني كسير دكيت شون دتوانن هز لتواناي أو كسان سود لتواناي أو كسان ببينن كهزيكي معنوي علمي زانستيان تدايا بلام لنا ولاتي إمدا أو هزانا بيك داددن بو أوي أوان خير بيري ولاتاني إما بو يكتري بنو أوان ببن بباشاي دنيا يعني قالي إسلام هتاكي بوش خويناتوا نزیکەی هزار و شتێک ساڵ گەلی ئیسلام بەیەکەوە ژیاوە گەلانی تورک و کورد و فارس و عەرەب و یعنی حتا ئەوە تاجیک ئەفریقیەکان حتا دەگەشتە ئەندەلوس ئەنواع زمانیان تێدا بوو هەمویان بەیەکەوە لە دەوری ئەو ئیسلامە کۆبوون حتا ئێستا کە باسی یعنی بەداخەوە شیعە و سونە دەکرێت ئێمە بێگومان سونەین و اعتزاز بە سونە بوونی خۆمان دەکەین وا دەزانین ئەوەی کەوا ڕێگای ڕاستە ڕێگای پێغەمبەر و خەلیفەکانە سەڵات و ڕزای خۆیان لەبێت و سەڵات و سەلامی خوا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام باوەڕتان بێت یعنی ئەو شیعە و سونە زۆر لە چاخەکانی مێژوودا هەبووە بەڵام ئەو پێکدادانە نەبووە ئێستا کە ئەو گەلایان پێکدادا یعنی ممارەسە یەکتری کراوە هەر کەسە ممارەسەی دینی خۆی لە شوێنی خۆی کراوە بەڵام بێ ئەوەی دەستی دوژمن بکێشێت بە وڵاتی ئیسلام مسلمانانی پێ لە ناو ببات و گەلی مسلمانی پێ لە ناو ببە سەیری کە بەو چەکەی کەوا بە پارەی وڵاتی ئیسلام کرا مسلمانان زەبوونترین گەلن ئەوڕۆ لەسەر زەوی بزانە وڵاتی ئیسلامیش بە پارەی ئیسلام وێران کرا کارخانەکانی چەک و تفاق و تەقەمەنی وڵاتانی زلهێز ئەوان بەگەڕ کەوتون بۆ ئەوەی ئێمە چەکیان لێ بکڕین بەداخەوە گەورەترین کریارانی چەک لە وڵاتی ئیسلامدا هەن ناتەعمیرترین و نائاوەدانترین وڵاتانی جیهانیش وڵاتانی ئیسلامی یعنی ئەوە چ دەگەیەن یعنی ئێمە مسلمانان کە ئەو پێگەمان لە دەستدا خوا بۆ ئەوەندە داکۆکی لە پێگەی ئیمانداران دەکا کە بەیەکەوە برابن بەیەکەوە کۆک بن بۆ ئەوەی گەلان و ناحەزان استغلالمان نەکەن بەیەکمان دانەدەن یعنی خەڵکانێکەیە زۆر جار دوژمنانیان بەلایەوە زۆر ئاسایی سەردانی بکەن بەڵام بۆ دراوسەیەکی نەخێر نابێ ئەوە بێت یعنی زۆر جار کە ئەو پێکدادانە لە جیهانی ئیسلامی دادێ ئەو خوێنە زۆرەی ڕژا ئەو خوێنە زۆرە تەعدای ناموس کرا منداڵان خرانە ناو خانوە خاپر کراوەکان هەر هەمووی ڕۆڵاستیدا هۆکارەکەی ئەوە بوو کەوا برایەتی ئیمانیمان پێشێل کرد ئەو بەها گەورانەمان لە دەستدا کەوا ئەوەمان لەبیر چوویەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا يزال مؤمن في فسحة من دينه حتى يصب دما حراما إيمان دار يعني لفزايك رحمتي خوادا دجيت حتى دسي دشيتا خوينيك حرام بله دکتۆر گیان کۆمەڵگە و حاڵی مسلمانان بەرەوکوێ هەنگاو دەهاوێت لە کاتێکا لە بری برایەتە دینیەکە ناوچەگەرێتی و مەزهەب و حیزب و زمان و کەلتور جێبە برایەتە دینیەکە دەگرێتەوە و وەکوڵێ مسلمانان و کۆمەڵگە بە چاوی ناوچەگەرێتی و زمان و ڕەگەز و کەلتور و مەزهەب و حیزبەوە سەیری یەکتریەکەن نەک وەکەوەی کە ئەمانە برای دینین و خوای گەورە فەرزی کردووە کە ڕێزی یەکتر بگرن. بەڵێ مسلمانان داوایان لێ دەکرێت نەک تەنها ڕەچاوی برا و خوشکی مسلمانی خۆیان بکەن بەڵکو پێویستە هەر کەسێک لە وڵاتاندا دەژێت ڕەچاوی بکەن ئاگایان لێبێت بۆیە حتا ئیستیعماریش پێی نەگریسی ناوەتە جیهانی ئیسلامی کەمایەتیەکان لێرەدا زۆر مافیان پارێزراوە وەکو یعنی هاوڵاتی دووەم سەیریان نەکراوە بە ئەو پەڕی ڕێزەوە تەعاملیان لەگەڵ کراوە بەڵام کە هاتن ئەو شتانەیان وروژاند ینی پێویستە مسلمانان بەهۆش خۆیان بێنەوە نیەتەکان نەخوێننەوە زۆر يعني حتى لبراتي لبابتي اختلاف يكق لآداب اختلاف أويا كوان يتي يكتري نخونا وبنالي بويا أو شيء قلت وشون كان يتي أوابوا المطلع على النيات والقلوب هو المولى سبحانه وتعالى أويك آقاي لضلكانا أويك آقاي لن يتكان تنها خوايا سبحانه وتعالى ما بالظاهر تعامل كن خو بيغمبر صلى الله عليه وسلم دي فرمو كما بتحديد يكدو سيوشوارو حفتا كان أوانا منافقا بلام دستي بويكز نبر دي فرمو حتى لا يقال إن محمدا يقتل أصحابه حتى نقول تريد بيغم محمد أصحابي خوي دكوجي يعني بظاهر تعاملي لقال هميان وكو يقدكر بيويسا مسلمانان بقرن أو بهانا هر كسيق لقال يانجيا
ئیماندارە مافی ئیماندارەتی لەسرە، ئیماندارە و خزمەتی دوو مافی لەسرە، ئیماندارە و خزمەتی و دراوسەتی سێ مافی لەسرە. ئیماندار نییە تەنها هاوڵاتی ئەوەش مافێکە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین و مافەکانیان بپارێزین و ڕێزیان لێ بگرین. من یعنی پێویستە ئێمە بەو شێوە تەعامل بکەین. هەر کەسێک لە وڵاتماندا هەیە لە مزگەوتماندی سیر نەکەین ئەوە چه حیزبێکە چ نییە، مادام ممارەسەی دین دەکا من وەکو برایەک تەماشای بکەم، من دڵسۆز بم لە هەڵەکانی ناموسی بپارێزم، تەماع لە ناموسیان نەکەین. ئەگەر منداڵەکانی هەڵەیان کرد ئێمە هەڵەکانیان بە جوانی بۆ منداڵەکان شی بکەینەوە، زانیمان تووشی هەڵە دەبن بە شێوازێکی دڵسۆز تەعاملیان لەگەڵ بکەین. من داوا لە هەموو یعنی حیزبەکان دەکەم لە پێگەی ئەوەی یعنی پسپۆرێکمان هەیە لە زانستە شەریعەکان وهروها یعنی وتاربێژم لە مزگەوتێکیش داوا لە هەموو حیزبەکان دەکەم. هیچی تر حیزبەتی بە پێش ئیسلامەتی و بە پێش برایەتی و بە پێش هاوڵاتی بوون نەخەن. لە کۆتاییدا باوەڕتان بێت کە سووک بووین ئەو گەلە سووک بوو هەموو حیزبەکانیش بەیەکەوە سووک دەبن، کە بێڕێز بووین لە لای ناحەزان هەمومان بەیەکەوە بێڕێز دەبین. یعنی وەکو خوا دەفەرمێت ولا تەنازعوا فتەفشلوا وتذهب ريحكم، ئێوە ناکۆکیتان با لە نێواندا نەبێ. ئێمە چەند جار هاوارمان کرد لە مزگەوتەکان، چەند جار لە شوێنانی کە تێیدا دواوین، چەنددار ئەو ئاتە خوێندراوەتەوە و مامۆسان هەمویان خوێندویانەوە. با دووبەرەکیتان نەبێت چونکە فەشەل دێنن و هەروەها هەیبەتیشتان لە لای خەڵکی نامێنێ. ئەوەی زۆر لە ڕاستیدا ئەوڕۆ ئەوەی لە کوردستان دەگەزارێ لەگەڵ 2 ساڵ لە پێش ئێستا ئەو تەفسیری ئەو ئاەتەیە ئێمە ناکۆک بووین لەگەڵ یەکتری، فەشەلمان هێنا لە زۆربەی کایەکان و هەروەها لە لای خەڵکانیش ڕێز و حورمەتمان کەم بۆتەوە. ئێمە دەتوانین جارێکی تریش بە خەڵکان بڵین ئێمە هەرچەند ئەگەر ناکۆک بی لەگەڵم ئەو ناکۆکە بەڵام هاوڵاتیمە برامە پێی لێنانم لە بەرامبەرتوو. بەڵێ دکتۆریان کۆتا پرسیارم لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە. سوود و بەرهەمەکانی برایەتی دینی چییە؟ کاتێکە موسڵمانان برایەتی دینیان کردە هۆکار و پێوەری نێوان پەیوەندیەکانی خۆیان، چ سوود و بەرهەمێ بە خۆیان و بە کۆمەڵگەکەیان دەگەێنن؟ دەستخۆش بۆ ئەو پرسیارە. یەکەم سوودیان ئەوەیە کەوا ئیمانیان سەلامەت دەبێت، یعنی بە ئەندازەی ئەوەی کەسێک دڵپڕ لەقین بێت، زمانی سەلامەت نەبێت، قەڵەمی سەلامەت نەبێت، گوێی سەلامەت نەبێت، چاوی سەلامەت نەبێ، بەو ئەندازەیە ئیمانی ڕووشاوە، ئیمانی لاوازە، ئیمانی خراپ دەبێ، حتا وای لێ دەگوترێ مفلیس و هیچی لە باخەڵدا نەماوە. چونکە چاکەکانی دەخرێنە سەر خراپەی خەڵکی هەتا مفلیس دەبێ، دوای ئەوە خراپەی خەڵکی دەخرێتە سەر یعنی ئەستۆی وەکو خوا دەفەرمێت لیەحملوا ئەوزارهم وأوزارا مع أوزارهم، یعنی تاوانی خەڵکیشان دەخرێتە لەگەڵ تاوانەکانی خۆی لە کۆڵیان دەبێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دوو، کەسی سەرکەوتوو ئاگای زۆر بە خەڵکەوە مەشغوڵ نابێت، بەڵکو خەریکی عیب و عارەکانی خۆیەتی. خاڵی سێ، لە ئاستی کۆمەلگادا ئێمە هەتا کۆمەلگامان یەک ڕێز بێت، کۆمەلگامان لە یەک نەخوێنێ، ئەوەندە هەیبەتمان هەیە، ئەوەندە خەڵک ڕێزمان لێ دەگرێت، ئەوەندە هەتا یەک پارچە بین، ئەوەندە خەڵک بە هەیبەتەوە سەیرمان دەکا کەلێنەکان کەم دەبنەوە بۆ ئەوەی نەحەزان لە نێویاندا بێنە ژوور. بەڵام لە کاتێکدا ئەو ڕۆ سیرکە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، من داوا لە هەموو کەسێک دەکەم کە ئێستا گوێبیست و بینەرمان بێت، داوا دەکەم سنوورێک بۆ ئەو هەیبەت شکاندن و حورمەت شکاندنە دابنین کەوا بۆ یەکتری دەکەین، بە تایبەتی لە کاتی پەتای هەڵبژاردنەکان کەوا هەڵبژاردنێکی تریشمان لە پێشە. کەواتە ممارەسەی برایەتی ئیمانمان بەهێز و سەلامەت دەکات، دەبین ڕەفیقی پێغەمبەران و شەهیدان و ساڵحان، کەسایەتیمان بەهێز دەکات و هەروەها کۆمەڵگاکاشمان بەهێز دەکات. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری، مامۆستای زانکۆکە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بووین. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەی خۆی گەورە مێربانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.